تەواو بووە. گۆڕانکاریەکانی ناو یەکێتی دەستیان پێکرد. لاور شێخجەنگی بۆمبێکی گرت بەدەستەوە یەکەم کەس بەخۆی داتەقیەوە. دەباشانیەکان گێمی یەکەمی یاریەکەیان بردەوە و گێمی دووەم تۆپ لە ساحەی لالەزاریەکاندایە. سەرنجام و دوای نزیکەی 4 مانگ لە کێشە و ململانێ و دەستشکاندنەوەیەکی تند ئێوارەی 2 تشرینی دووەم بافڵ تاڵەبانی بڕیاری دوورخستنەوەی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی حیزبەکەی دەرکرد کە هەمویان بە کەسانی نزیک لە ناوبراو دادەندرێن. لاهور شێخجەنگی لە دووهەمین پەیامیدا کە هەمان ئێوارە و پێش بڕیارەکانی بافڵ تاڵەبانی بڵاوی کردەوە ڕایگەیان یەکێتی لە دۆخێکی چەقبەستووی ناهەمواردایە و دەبێت چارەسەری ئەو دۆخە بکرێت و داوای کرد ئەنجومەنی سەرکردایەتی کۆبێتەوە بە مەبەستی دیاریکردنی چارەسەری کێشەکان. لاهور شێخجەنگی لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کرد دۆخی یەکێتی ئەگەرچی لە خراپترین دۆخدایە بەڵام نابێت یەکێتیەکان بێئومێد بن چونکە ئەم قۆناغەش بە هیممەتی دڵسۆزان تێپەڕ دەبێت و ئێستاش دەرفەت ماوە و درەنگ نییە بۆ ئەوەی بە حەکیمانە کێشەکان چارەسەر بکرێن. ئەم قسانەی لاهور شێخجەنگی وەک هەوڵێک بۆ خاوەندارێتی یەکێتی لێک درایەوە. هەرزوو دوای کەمتر لە یەک کاتژمێر بەسەر پەیامی ئامۆزا و هاوسەرۆکەکەیدا بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی بڕیاری دوورخستنەوەی لاهور شێخجەنگی و ژمارەیەک ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی دەرکرد و ژمارەیەک بەرپرسی تریشی لە کارکردن بۆ ماوەیەک سەر کرد. لە دوای بڕیارەکانەوە 2 بۆ چوون دروست بوون. بەشێک پێیان وایە بڕیارەکان کاردانەوەی پەیامەکەی لاهور شێخجەنگی بوون و ئیدی هیچ دەرفەتێک لە بەردەم کێشەکاندا نەما بۆ چارەسەر و بەشێکی تریش پێیان وایە بڕیارەکان هی ماوەیەک زۆر پێش ئێستان و بە بۆنەی هەڵبژاردنەوە دواخرابوون. دەخینەوەی کێشەکانی نێوان هاوسەرۆکان لە 8 تەموزی ڕابردووەوە زنجیرێک ڕووداوی سیاسی و ململانەی نێوان باڵە جیاوازەکانی نێویەکێتی و هەندێک جاریش جم و جوڵی سەربازی و گرتنەبەری ڕێی دادگای بەدوا داهات بەڵام هیچ کام لەوانە نەیانتوانی ڕێگە لەو بڕیارە بگرن کە هەر لە سەرەتاوە تا ئێستا یەکێتیەکان ترسیان لێ هەبوو. سەرنجام بڕیارەکە درا و ئیدی لە بری هاوسەرۆک دەبێت دەستەواژەی هاوسەرۆکی پێشووی یەکێتی بۆ لاهور شێخجەنگی بەکار بهێنرێت. میدیا و کەسە نزیکەکانی لاهور شێخجەنگی ئەرزوو هاتنە دەنگ و ڕانگەیان لاهور شێخجەنگی بە هیچ جۆرێک پابەندی بڕیارەکە نابێت و ئەوان ناچنە ژێرباری هیچ بڕیارێکەوە لە دەرەوەی بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی بێت. پاساوی ئەوان بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکان خاڵەکانی پەیڕەوی ناوخۆی یەکێتیە کە باز لە ئەگەرەکانی لێسنەوەی مافی ئەندامێتی و بەرپرسیارەتی دەکات و ئەو کارەش لە دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتیدایە نەک هاوسەرۆک و مەکتەب سیاسی. لەلایەکی تریشەوە بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی کە بە سەرکردە نزیکەکانی بافڵ تاڵەبانی و دەباشان ناو دەبرێن پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد. ئەنجومەنی سەرکردایەتی دەسەڵاتی بڕیاردانی داوەتە هاوسەرۆکی حیزبەکە و بڕیارەکانی ئەو بڕیاری هەموو سەرکردایەتیە و شەرعیەتی پەیڕەوی هەیە. بافڵ تاڵەبانی بڕیاری داوە و ئێستا چاوەکان لەسەر جوڵەکانی لاهور شێخجەنگین. داخۆ وەک چەند مانگی ڕابردوو هەر بە بێدەنگی دادەنیشێت یان دەکەوێتە جوڵە و دەست بۆ بژاردەی دووەم دەبات بە پێی زانیاریەکانی بەردەست شارپرێس. بڕیار و گۆڕانکاریەکان لە ڕۆژانی داهاتوو زیاتر دەبن و ژمارەیەک بەرپرسی مەڵبەند و کۆمیتە و بەرپرسی حکومی لە ئاستی باڵا دوور دەخرێنەوە کە هەمویان بە کەسانی نزیک لە لاهور شێخجەنگی ناو دەبرێن. یەکێتیەکانی باڵی لاهور شێخجەنگی لەسەر جەم ئۆرگان و کۆمیتە و مەڵبەندەکان تا ساتی دەرکردنی بڕیارەکان هیوایەکیان هەبوو کە کێشەکان چارەسەر بکرێن و خۆیان لە چوارچێوەی حیزبەکەیاندا ببینەوە بەڵام ئیدی کاتەکە درەنگ بووە و گێمی یەکەمی یاریەکە کۆتایی هاتووە و تیمی دەباشان براوەی گێمی یەکەم بوون. ئێستا کاتی دەستپێکردنی گێمی دووەمە و دەبێت یاریزانەکانی تیمی لالەزار دەست بە یاری بکەن ئەگەرنا ناتوانن لە گۆڕەپانەکەدا بمێننەوە. ڕەنگە پشتیوانەکانی لاهور شێخجەنگی لەسەر جەم ئۆرگانەکان نەتوانن چیدی قبوڵی بکەن ئەوانی کێتی بن و هاوسەرۆکەکەیان لە حیزبەکە دوور خرابێتەوە. بۆیە ئیدی پێدەچێت ڕۆژی یەکلاکردنەوەی کێشەکان نزیک بوو بێتەوە و بەشەیەک لە یەکێتیەکان لالەزار بکەنە مەنزڵگە و هەوارگەی کاری نوێی خۆیان. ئێستا کە یەکێتی بە دۆخێکی تەواو هەستیار و نەهەمواردا تێدەپەڕێت
بەشێکی زۆر لە سەرکردە دیار و باڵەکانی یەکێتی لە دەرەوەی هەرێمن بەشێکیان وەک خۆیان دەڵێن بۆ گەشت و گەڕان بەشێکی تریشیان بۆ وەرگرتنی چارەسەر و پشکنینی تەندروستی نازاندرێت هەڵوێستی ئەوان لەسەر بڕیارەکان چییە و کاردانەوەشیان چی دەبێت خۆیان بێدەنگ کردووە لە کاتێکدا بەشێکیان بەرپرسیارەتی باڵایان هەیە لە حیزبەکەدا بەڵام پێدەچێت هەموو هاوڕابن لەسەرەوەی گۆڕەپانەکەیان چۆڵ کرد بێت بۆ بافڵ تاڵەبانی بۆ ئەوەی دەستی ئامۆزاکەی لە زەوی بدات. بابەتی ژەهر خواردکردن لە نێو یەکێتی لە ماوەی چەند مانگی ڕابردوو بابەتێکی گەرم و جێی سەرنج بووە و یەکێتیەکانی نزیک لە دەباشان بەشێک لە هۆکاری بڕیاری دوورخستنەوەکان وەک تۆڵەیەک لە هەوڵی ژەهر خواردکردنی بەشێک لە سەرکردەکانی حیزبەکەیان ناو دەبن هەرچەند تا ئێستا بە فەرمی هیچ بەرپرسێکی یەکێتی لاهور شێخ جەنگی و کەسە نزیکەکانی تاوانبار نەکردووە بە دۆسیەکە ئەگەر پێشتر وترابێت یەکێتی پێش هەشتی تەمووز جیاوازە لە یەکێتی دوای هەشتی تەمووز ئەوا بەدڵنیاییەوە یەکێتی پێش 2 نۆڤەمبەر و دوای ئەو بەروارە تەواو جیاوازتر دەبێت و زنجیرێک لە گۆڕانکاری خێرا و گرنگ ڕوو دەدەن کە چارەنووسی حیزبەکە دەخەنە بەردەم دۆخێکی نوێوە بابەتی هاوسەرۆکایەتی بەکوێ دەگات و ئەنجومەنی سەرکردایەتی چ بڕیارێک دەدات لە غیابی ئەنجومەنی بەڵای سیاسیدا حیزبەکە چی دەکات و مەکتەبی سیاسی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخە نوێدا دەکات ئۆرگانەکانی حیزبەکە چۆن لە شەقبوون و دابەشبوون دەپارێزرێن فراکسیۆنی پەرلەمانی و تیمی حکومی حیزبەکە چ مامەڵەیەک لەگەڵ گۆڕانکاریەکان دەکەن و پشتیوانی کام بەرێ دەبن لاهور شێخ جەنگی چی دەکات و بافڵ تاڵەبانی کاردانەوەی چی دەبێت هەموو ئەمانە ئەو پرسیارانن کە دەبێت ئیدی وردە وردە یەکێتی وەڵامیان بداتەوە. تەواو بووە. تەواو بووە. گۆڕانکاریەکانی ناو یەکێتی دەستیان پێکرد لاهور شێخ جەنگی بۆمبێکی گرت بەدەستەوە یەکەم کەس بەخۆی داتەقیەوە دەباشانیەکان گێمی یەکەمی یاریەکەیان بردەوە و گێمی دووەم تۆب لە ساحەی لالەزاریەکاندایە سەرنجام و دوای نزیکەی 4 مانگ لە کێشە و ململانێ و دەستشکاندنەوەیەکی تند ئێوارەی 2 تشرینی دووەم بافڵ تاڵەبانی بڕیاری دوورخستنەوەی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی حیزبەکەی دەرکرد کە هەمویان بە کەسانی نزیک لە ناوبراو دادەنرێن لاهور شێخ جەنگی لە دووهەمین پەیامیدا کە هەمان ئێوارە و پێش بڕیارەکانی بافڵ تاڵەبانی بڵاوی کردەوە ڕایگەیان یەکێتی لە دۆخێکی چەقبەستووی ناهەمواردایە و دەبێت چارەسەری ئەو دۆخە بکرێت و داوای کرد ئەنجومەنی سەرکردایەتی کۆبێتەوە بە مەبەستی دیاریکردنی چارەسەری کێشەکان لاهور شێخ جەنگی لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کرد دۆخی یەکێتی ئەگەرچی لە خراپترین دۆخدایە بەڵام نابێت یەکێتیەکان بێئومێد بن چونکە ئەم قۆناغەش بە هیممەتی دڵسۆزان تێپەڕ دەبێت و ئێستاش دەرفەت ماوە و درەنگ نییە بۆ ئەوەی بە حەکیمانە کێشەکان چارەسەر بکرێن ئەم قسانەی لاهور شێخ جەنگی وەک هەوڵێک بۆ خاوەندارێتی یەکێتی لێک درایەوە هەرزوو دوای کەمتر لە یەک کاتژمێر بەسەر پەیامی ئامۆزا و هاوسەرۆکەکەیدا بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی بڕیاری دوورخستنەوەی لاهور شێخ جەنگی و ژمارەیەک ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی دەرکرد و ژمارەیەک بەرپرسی تریشی لە کارکردن بۆ ماوەیەک سەر کرد لە دوای بڕیارەکانەوە 2 بۆ چوون دروست بوون بەشێک پێیان وایە بڕیارەکان کاردانەوەی پەیامەکەی لاهور شێخ جەنگی بوون و ئیدی هیچ دەرفەتێک لە بەردەم کێشەکاندا نەما بۆ چارەسەر و بەشێکی تریش پێیان وایە بڕیارەکان هی ماوەیەک زۆر پێش ئێستان و بە بۆنەی هەڵبژاردنەوە دواخرابوون. دەخینەوەی کێشەکانی نێوان هاوسەرۆکان لە هەشتی تەمووزی ڕابردووەوە زنجیرێک ڕووداوی سیاسی و ململانی نێوان باڵە جیاوازەکانی نێویەکێتی و هەندێک جاریش جەم و جوڵی سەربازی و گرتنەبەری ڕێی دادگای بەدوا داهات بەڵام هیچ کام لەوانە نەیانتوانی ڕێگە لەو بڕیارە بگرن کە هەر لە سەرەتاوە تا ئێستا یەکێتیەکان ترسیان لێ هەبوو سەرنجام بڕیارەکە درا و ئیدی لەبری هاوسەرۆک دەبێت دەستەواژەی هاوسەرۆکی پێشووی یەکێتی
بۆ لاهور شێخ جەنگی بەکار بهێنرێت. میدیا و کەسە نزیکەکانی لاهور شێخ جەنگی ئەرزوو هاتنە دەنگ و ڕانگەیان لاهور شێخ جەنگی بە هیچ جۆرێک پابەندی بڕیارەکە نابێت و ئەوان ناچنە ژێرباری هیچ بڕیارێکەوە لە دەرەوەی بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی بێت. پاساوی ئەوان بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکان خاڵەکانی پەیڕەوی ناوخۆی یەکێتیە کە باز لە ئەگەرەکانی لێسنەوەی مافی ئەندامێتی و بەرپرسیارەتی دەکات و ئەو کارەش لە دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتیدایە نەک هاوسەرۆک و مەکتەب سیاسی. لەلایەکی تریشەوە بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی کە بە سەرکردە نزیکەکانی بافڵ تاڵەبانی و دەباشان ناو دەبرێن پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد. ئەنجومەنی سەرکردایەتی دەسەڵاتی بڕیاردانی داوەتە هاوسەرۆکی حیزبەکە و بڕیارەکانی ئەو بڕیاری هەموو سەرکردایەتیە و شەرعیەتی پەیڕەوی هەیە. بافڵ تاڵەبانی بڕیاری داوە و ئێستا چاوەکان لەسەر جوڵەکانی لاهور شێخ جەنگین. داخۆ وەک چەند مانگی ڕابردوو هەر بە بێدەنگی دادەنیشێت یان دەکەوێتە جوڵە و دەست بۆ بژاردەی دووەم دەبات بە پێی زانیاریەکانی بەردەست شارپرێز. بڕیار و گۆڕانکاریەکان لە ڕۆژانی داهاتوو زیاتر دەبن و ژمارەیەک بەرپرسی مەڵبەند و کۆمیتە و بەرپرسی حکومی لە ئاستی باڵا دوور دەخرێنەوە کە هەمویان بە کەسانی نزیک لە لاهور شێخ جەنگی ناو دەبرێن. یەکێتیەکانی باڵی لاهور شێخ جەنگی لەسەر جەم ئۆرگان و کۆمیتە و مەڵبەندەکان تا ساتی دەرکردنی بڕیارەکان هیوایەکیان هەبوو کە کێشەکان چارەسەر بکرێن و خۆیان لە چوارچێوەی حیزبەکەیاندا ببینەوە. بەڵام ئیدی کاتەکە درەنگ بووە و گێمی یەکەمی یاریەکە کۆتایی هاتووە و تیمی دەباشان براوەی گێمی یەکەم بوون. ئێستا کاتی دەستپێکردنی گێمی دووەمە و دەبێت یاریزانەکانی تیمی لالەزار دەست بە یاری بکەن ئەگەرنا ناتوانن لە گۆڕەپانەکەدا بمێننەوە. ڕەنگە پشتیوانەکانی لاهور شێخ جەنگی لەسەر جەم ئۆرگانەکان نەتوانن چیدی قبوڵی بکەن ئەوانی کێتی بن و هاوسەرۆکەکەیان لە حیزبەکە دوور خرابێتەوە. بۆیە ئیدی پێدەچێت ڕۆژی یەکلاکردنەوەی کێشەکان نزیک بوو بێتەوە و بەشەیەک لە یەکێتیەکان لالەزار بکەنە مەنزڵگە و هەوارگەی کاری نوێی خۆیان. ئێستا کە یەکێتی بە دۆخێکی تەواو هەستیار و نەهەمواردا تێدەپەڕێت. بەشێکی زۆر لە سەرکردە دیار و باڵەکانی یەکێتی لە دەرەوەی هەرێمن. بەشێکیان وەک خۆیان دەڵێن بۆ گەشت و گەڕان بەشێکی تریشیان بۆ وەرگرتنی چارەسەر و پشکنینی تەندروستی نازاندرێت هەڵوێستی ئەوان لەسەر بڕیارەکان چییە و کاردانەوەشیان چی دەبێت. خۆیان بێدەنگ کردووە لە کاتێکدا بەشێکیان بەرپرسیارەتی باڵایان هەیە لە حیزبەکەدا بەڵام پێدەچێت هەموو هاوڕابن لەسەرەوەی گۆڕەپانەکەیان چۆڵ کرد بێت بۆ بافڵ تاڵەبانی بۆ ئەوەی دەستی ئامۆزاکەی لە زەوی بدات. بابەتی ژەهرخوارکردن لە نێو یەکێتی لە ماوەی چەند مانگی ڕابردوو بابەتێکی گەرم و جێی سەرنج بووە و یەکێتیەکانی نزیک لە دەباشان بەشێک لە هۆکاری بڕیاری دوورخستنەوەکان وەک تۆڵەیەک لە هەوڵی ژەهرخوارکردنی بەشێک لە سەرکردەکانی حیزبەکەیان ناو دەبن. هەرچەند تا ئێستا بە فەرمی هیچ بەرپرسێکی یەکێتی لاهور شێخ جەنگی و کەسە نزیکەکانی تاوانبار نەکردووە بە دۆسیەکە. ئەگەر پێشتر وترابێت یەکێتی پێش 8 تەمووز جیاوازە لە یەکێتی دوای 8 تەمووز ئەوا بەدڵنیاییەوە یەکێتی پێش 2 نۆڤەمبەر و دوای ئەو بەروارە تەواو جیاوازتر دەبێت و زنجیرێک لە گۆڕانکاری خێرا و گرنگ ڕوو دەدەن کە چارەنووسی حیزبەکە دەخەنە بەردەم دۆخێکی نوێوە. بابەتی هاوسەرۆکایەتی بەکوێ دەگات و ئەنجومەنی سەرکردایەتی چ بڕیارێک دەدات لە غیابی ئەنجومەنی بەڵای سیاسیدا حیزبەکە چی دەکات و مەکتەبی سیاسی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخە نوێدا دەکات. ئۆرگانەکانی حیزبەکە چۆن لە شەقبوون و دابەشبوون دەپارێزرێن. فراکسیۆنی پەرلەمانی و تیمی حکومی حیزبەکە چ مامەڵەیەک لەگەڵ گۆڕانکاریەکان دەکەن و پشتیوانی کام بەرێ دەبن. لاهور شێخ جەنگی چی دەکات و بافڵ تاڵەبانی کاردانەوەی چی دەبێت. هەموو ئەمانە ئەو پرسیارانن کە دەبێت ئیدی وردە وردە یەکێتی وەڵامیان بداتەوە. تەواو بووە.